تێکۆشینا منە ساغن نامرن فەرمۆ دانیشن. دابشبوونی وڵاتەکەمان کوردستان دەرئەنجامی سیاسەتی هێزی دەسەڵاتداری هەرێمی و جیهانیە. ئەم هێزە دابشبوونی خاکەکەمان قبولی ناکەن و بەردەوام دەبێت لە تێکۆشانمان لە دژی سینۆری دەستکردەکان. بەداخەوە ئەو سینۆرانەی کە وەکو برینێکی قۆلی لەسەر جەستەی نیشتیمانمان دروست کراوە لە ڕۆژی ئەمڕۆژماندا کاریگەریان هەیە لەسەر کۆمەلگا و سیاسەتی کورد و لە جیاتی ئەو کە ئەم سینۆرانە واتای لای ئێمە نەمێنێت ئێمە فێری دەبن و ئێدی لە جارجوەی سینۆرەکان بیر دەکەنەوە هەستی پێ دەکەن و دەژین. ئەم ڕاستی نیشاندەری مەترسیەکی گەورە بۆ سەر گەلەکەمانە. هەورانی هێژە ئێمە دەزانن کە سینۆری دەستکردەکان ناتوانن کاریگەریان هەبێت لەسەر دل و مێشکمان. ئێوە کەسایەتن و ژنانی کوردستانینە بۆیە لە هەموو شوێنێکی کوردستان ڕووداوەک ڕوو دەدات سەرنجتان ڕادەکێشێت. لە هەر شوێنێک ئێشێک هەبێت دلتان ئازاری دەچیژێت. لە کۆی هێریشێک هەبێت ئێوە خاوەنی هەلوێستن لە هەر شوێنێک بەرخۆدان پێش بکەوێت ئێوە دەنگی تێکۆشان بەرز دەکەنەوە. واتای هەلوێستی نەتەوەی ئەمەیە. لەم چارچۆوەیەدا لە باشووری کوردستان وەکو ژنان پێشەنگایەتی دەنگدانەوەی شۆرەشی ڕۆژاوا کردووە و لە ئێستاشدا بەردەوامە. ئەم هەلوێست بۆ ئێمە زۆر بەنرخە. ئێمە ئەم هەلوێستەی ئێوە تەنیا لە چارچۆوەی پشتیوانیکردن لە شۆرەشی ڕۆژاوا نابینن بەلکو ئێوە خاوەنی ئەم شۆرەشن. توانایی دەستکەوتەکانی ڕۆژاوا هەر لە پێگەی سیاسیەوە بگرە هەتا دەستکەوتەکانی ژنان هێ هەمومانە. وەکو چۆن دەستکەوتەکانی باشوور هێ هەموو کوردەکە باکوور بۆ هەموو کوردستان تێدەکۆشێت چۆن ڕۆژهلات خاکی هەموو گەلەکەمان دەپارێزێت بە هەمان شێوە ڕۆژئاوا بۆ هەر کوردێکی لە دژی داگیرکاری خۆراگیری دەکات. 19 تەموزê belê ئێمە vê rojê de pîroz dikin di roja 16 mehê de bi vê bûnaya şoreşa 19 tîrmehê em li tevayî gelê xwe li tevayî dayikê şehîdan li tevayî şehîdê xwe û êked rijandin ji bona got ev şoreşaya bi ser bikeve û ji bona wê têkoşîn dikin heta roja îro em li tevayê pîroz dikin. Helbet şoreşa 19 Temmûzê li Rojavayê Kurdistanê bi rastî jî watayekî xwenî gelekî cuda li şoreşê din heye. Belkî li nav mêjû de zor şoreş durust bûne û ew şoreşana jî bi hezaran şehîd dane ji bo şoreşê wan şoreşê komelgehî bi ser bikeve. Belê li şoreşê cîhanî belkî bi ser ketin lê ne şoreşê gelan bi ser ketin. Şoreş di dawiyê de zîvirî şoreş bûn ketin destê desthilatdaran û roja îro jî de gu tevayî gel tevayî pêk hate jin di serî de ewana gu êşa wan desthilatdara heta roja îro dibînin. Belê wekî em gelê Kurd wekî jina Kurd li şoreşê 19 tîrmehê de bi rastî jî bingehekî gu bi sala yani asasekî hatibû avakirin. Di alî rêxistinkerî de bi taybet di alî jin de û bi tevayî gelê Kurd ezmûnekî gelê Kurd li vê sed salê de bûbû eva li başûrê Kurdistan û têkoşînekî bû bi salayê gelê Kurd birêve dibe.